شین جینکی زمانحاڵی هێزە ئاسمانیەکانی سوپای ملی چین دەڵێت کە هێزە ئاسمانیەکانی چین برێویان بە توانستی بەرگری ئاسمانی و دژەموشەکی دەدەن بۆ پاراستنی سەروەری ئاسمانی وڵاتەکە. 目前，空军地面防空兵 وەشاندنێکی داهێنەرانە هێزەکانی بەرگری زەمین ئاسمانی سیستمێکی شەڕکردن پێکدێنن کە مەودای دوور و مامناوەند و شێوازە کوردمەوداکانی شەڕیش دەگرێتەوە لە بەرزایی بەرز و مامناوەند و نزمەکانیشدا. هاوکات توانستی سیستمەکانی بەرگری ئاسمانی و دژەموشەک لە ژێر سای سیستمی زانیاریدا بە ئەندازەیەکی مەزن باشتر بووە. هەروە هێزەکان بوونەتە هێزگەرێکی بەهێز بۆ پاراستنی سەروەری پانتایی بواری ئاسمانی چین. تواناکانی بەرگری ئاسمانی دژەموشەکیەکان ڕۆڵ و کاریگەری گرنگیان هەیە لە توانستی استراتیژی هێزە ئاسمانیەکاندا. بە پێی خواستە استراتیژیەکان ئاوێتەکردنی بواری ئاسمانی و بۆشایی ئاسمان پێویستی بە توانستی بەرگری و هێرشکردنە. هێزە ئاسمانیەکانی چین ئامانجیانە سیستمێکی بەرگری ئاسمانی پێکبهێنن بۆ بەجێگەیاندنی خواستی شەڕی زانیاری کە هەوڵێکی گەورە دەدەن بۆ بەهێزکردنی توانستی استراتیژی ئاگادارکردنەوەی پێشوەخت و هێرشی ئاسمانی و هێرشی هەوایی و دژەموشەکی و ڕێشوێنە دژەنە زانیاریەکان و ئۆپراسیۆنە ئاسمانەکان و هەڵمەتە ئاسمانی استراتیژی و پشتیوانی تەواوەتی زۆرێک لەو کەرەستە دژەموشەکیانەی کە دروستکراوی ناخۆین وەک موشەکی ئاڵای سوور 9 کە موشەکی زەمین ئاسمانیە، موشەکی ئاڵای سووری 12 کە موشەکی زەمین ئاسمانیە، هەروەها موشەکی ئاڵای سووری 6 کە موشەکە لە ڕێی چەکەوە داهاوێژێت و بەکار هاتووە و لە ڕاهێنانەکاندا تاقیکراونەتەوە. هێرۆ کامپ وەک هێزێکی بەتوانا لە هێزەکانی بەرگری ئاسمانی و دژەموشەکیەکان ڕۆڵێکی گرنگیان هەیە لە بەرگریکردن و پاراستنی سەلامەتی بواری ئاسمانی چین. سەرۆکی بەتالیۆنەکە یۆشین هوا استراتیژێکی هێرشبەرانی دەڕۆشتووە بۆ کاتی شوێنی نزیک و ڕەوتی خێرا. ئێستا هێزە ئاسمانەکان پێویستیان بە زیادکردنی پێگاتەیەکی نوێیە بۆ استراتیژی بەدەنگەوهاتنی خواستی بارودۆخە نوێکە. مانۆری بلوشێڵت ئەنجام دەدرێت بۆ باشترکردنی توانەکانی شەڕ لە بواری هێزی ئاسمانی و شەڕی زانیاری و تێکەڵکردنی سیستمی بەرگری دژەموشەک و ئاسمانی.